نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ئەلف، باسی خەندەق لە قورئاندا. قورئانی پیرۆز بە درێژی باسی جەنگی خەندەق دەکات. ئەگەر پێتان خۆش بێت ئەوا دەتوانین لە نێودێڕی ئاەتەکاندا بە دوواداچوونێکی ئەو ڕووداوە بکەین. ئەوجا ئاماژە بۆ ئەو بلیمەتیە سەربازیە دەکەین کە پێغەمبەری سەروەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم لەو جەنگەدا نواندی. خوای میهرەبان لەو بارەیەوە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا اذكروا نعمة الله عليكم إذ جاءتكم جنود فأرسلنا عليهم ريحا وجنودا لم تروها وكان الله بما تعملون بصيرا. إذ جاءوكم من فوقكم ومن أسفل منكم وإذ زاغت الأبصار وبلغت القلوب الحناجر وتظنون بالله الظنونا هنالك ابتلي المؤمنون وزلزلوا زلزالا شديدا. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە، یادی نیعمەتی خوا بکەنەوە لەسەرتان کاتێک سەربازانی بێباوەڕان هاتنە سەرتان. ئێمەش ڕەشەبایەکی بەهێز و سەربازانێکمان ناردە سەریان کە ئێوە نەتان دەبینین. خوای گەورە بینابوو بە هەوڵ و کۆششتان. ئەو دەمەی دوژمنان لەسەر و خوارتانەوە هاتنە سەرتان کاتێکیش چاوەکان ئەبڵەق بوون، دڵەکان گەیشت بوونە گەرو، گومانی جۆرا و جۆرتان دەبرد بە بەڵێنەکانی خوا بە سەرخستنی باوەڕداران. لەوێدا باوەڕداران تاقی کرانەوە و تووشی تەنگانە و سەختیەکی زۆر توند و بەهێز بوون، دووچاری دڵە لەرزەیەکی زۆر سەخت کران. هەروەها ئاماژە بۆ ورە و هێزی معنەوی باوەڕداران دەکات و دەفەرمێت: ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. کاتێک ئیمانداران ئەو هەموو دەستە و گرۆهەیان بینی، وتیان: ئەمە ئەوەیە کە خوا و پێغەمبەرەکەی بەڵێنیان پێداوین کە بەو شێوەیە دژایەتی ئاینەکەی دەکرێت و کافران و دووڕوان نەخشە و پیلان دەچێشن بۆ ڕیشەکەنکردنیان. دیارە کە خوا و پێغەمبەرەکەی ڕاستیان فەرموو لە پێشاتنیدا. بێگومان ئەو دژایەتیە باوەڕ و ملکەچی نەبێت هیچی تری بۆ زیاد نەکردن. وەک بنچینەیەکی گشتی ناچینە ناو ئەو باس و خواسە مێژوویەی کە لە ناو پەڕاوەکانی سیرەدا باسکراون، بەڵکو تیشک دەخەینە سەر چەند لایەنێکی دیاریکراو. ئامانجی سەرەشیشمان پیشاندانی ڕەهەندی پێغەمبەریەتی حەزرەتی محەممەدە، چونکە ئەو زاتە دارای فەتانەتێکی هەمەلایەنە بوو. بێگومان یەکێک لەو لایەنانەش بریتی بوو لە بواری سەربازی. هەروەک پێشتریش باسمان کرد، وێڕای ئەوەی کە شارەزاییەکی ئەو تۆشمان لە بوارەکەدا نییە، کەچی نمونەیەکی ناوازەی سەرکردایەتی سەربازیمان بینی لە هەردوو جەنجی بەدر و ئوحوددا. هەروەها وتوێژێکی کورتیشمان دەبێت لەبارەی جەنگی خەندەقەوە، تاکو ڕۆشنی بکەینەوە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەم جەنگەشدا سەرکردەیەکی نایاب و بێهاوتا بووە. ئەوە تا جەنگی خەندەق شایەتە و ئەو حکمەی ئێمە پشتڕاز دەکاتەوە. لە جەنجی خەندەقدا کە لە هەلومەرج و بارودۆخێکی زۆر ناهەمواردا ڕوویدا، سەرکەوتنێکی ئێجگار گەورە بەدەستات. بارودۆخەکانی ژوەها پێشاتن کە دواتر سەرکەوتنیان مسۆگەر کرد، هەر بەو جۆرەی کە خوا بە پێغەمبەرەکەی خۆی ڕاگەیاندبوو. ئەو خاوەن فەتانەتە هەرە مەزنەش صەڵی الله عەلەیه وسەلەم لەلایەن خۆیەوە ئەو هەلومەرجانەی بەهەند وەرگرت کە خواوەند لە ڕێی وەحی یان ئیلهامەوە فێری کردبوو. بەڵێ،
بەدەستێنانی سەرکەوتن لە ژێر ئەو هەلومەرجە سەخت و دژوارانەدا تا بڵێیت زەحمەت بگرە ئەستەم بوو. جا ئێستا با پێکەوە چاوێک بخشێنین بەو ڕێو شوێنانەدا کە سەردارمان لە خەندەقدا پیادەی کردن و لەسەر زوبانی خەندەق گوێبیستی سەدای محەممەد ڕەسوول الله ببین. با خەندەق و پێشاتەکانی پشت پەردە. 1. ژمارەی سوپای دوژمن 24,000 و سوپای موسڵمانانیش 3,000 کەس دەبوو. واتە لەشکری دوژمن 8 ئەوەندەی لەشکری موسڵمانان بوو. ئەوەش پێویستی دەکرد هەر موسڵمانێک بەرامبەر 8 جەنگاوەر بوەستێتەوە. لەبەر ئەوە گواستنەوەی ئەو جەنگە لە جەنگێکی مەیدانی و دەستە و یەخەوە بۆ جەنگێکی بەرگری بە سەلیقە و داناییەکی ناوازە هەژمار دەکرێت. وەک لەسەرەوەشدا هەڵوێستەمان لەسەر کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ تاکتیکێکی لەگەڵ دوژمندا دووبارە نەکردوێتەوە. ئەوەی لە خەندەقیشدا بینیمان هەر ئەوە بوو. 2. خەندەق لەو جەنگەدا ڕۆڵێکی کاریگەری بینی لە بەرپەرزدانەوەی شاڵاوی دوژمن، چونکە قوڕەیش و هاوپەیمانانی هەرگیز بە خەیاڵیاندا نەدەهات دووچاری ڕێوشوێنێکی سەربازی وەها ببنەوە کە تەواوی خەمڵاندن و نەخشەکانی سەرە و ژێرکردنەوە. 3. هێشتنەوەی بەشێکی خەندەقەکە بە تەسچی تا سوارچاکە ئازاکان بتوانن لێوەی بپەڕنەوە نمونەی بلیمەتی و زرنجیە، چونکە بەوە توانی ئازاترین و بەهێزترینی جەنگاوەرانی دوژمن بخاتە بۆسەوە. دەرەنجامی ئەوەش بە هەژانی ورەی دوژمن و بەرزکردنەوەی موسڵمانان کۆتایی هات. 4. خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەڵکەندنی خەندەقەکەدا بەشداری کرد. ئەوەش پاڵپشت و پشتگیریەکی معنەوی بوو بۆیان. کاتێک تاشە بەردێکی گەورەش هاتە ڕێیان و نەیانتوانی بیشتێنن، ئەو بسمیلای لێکرد و گورزێکی پێدا کێشا. لە ئەنجامی ئەو گورزەشدا بریسکەیەک شەوقیدایەوە و فەرمووی ئەڵڵاهو ئەکبەر، مژدەی ڕووخان و دەست بە سەرداگرتنی ئیمپراتۆریەتی فارسی ڕاگەیاند. پاشان بۆ دووەم جار لەیدایەوە و بریسکەیەکی تری لێ دەرچوو. فەرمووی ئەڵڵاهو ئەکبەر، هەواڵی ڕووخانی ئیمپراتۆریەتی ڕۆمای ڕاگەیاند. ئەو فەرمایشتانەی لەو ڕۆژەدا لە زاری مبارەکی هاتنە دەر، ئەوەندە وزەی پێبەخشین ئەگەر هەموو جیهان نەک تەنها 24,000 کەس گەلە کۆمەیان لێ بکردنایە دوودڵ نەدەبوون لەوەی بچن بە گژیاندا. 5. هەڵبژارنی حەزرەتی عەلی بۆ بەرەنگاربوونەوەی ئەو سوارانەی خەندەقەکەیان دەبەزاند. هەڵبژارنێکی سەرکەوتوو بوو. هاوکات بەڵگەشە لەسەر ئەوەی کە زۆر چاک دەیزانی چێ هەڵدەبژێرێت و کەی هەڵی دەبژێرێت. 6. لە ڕوێکی ترەوە دووڕوەکانی خستە بۆ ژێر چاودێریەکی وردەوە. بە چەشنێک نەیان دەتوانی هیچ ئازار یان خراپەیەک بگەێنن بە باوەڕداران. هەرچەندە زۆر حەزیان دەکرد و سەریشیان بۆی دەخورا. ئەوەش بۆ خۆی نیشانەی لێهاتوویەکی مەزنە لە گرتنەوەی ڕێوشوێنی پێویست بۆ دوورخستنەوەی زیانەکان. 7. سەروەرمان صلی الله عليه وسلم ئەوەندەی لە توانایدا بووایە هەوڵی دەدا ماوەی جەنگەکە درێژ بکاتەوە. لەوەش سەرکەوتوو بوو. لێرەدا سوودەکانی ئەو درێژکردنەوەیە لە چەند خاڵێکدا کورد دەکەینەوە. یەکەم، کات بەرەو وەرزی زستان دەڕۆیشت. چ قوڕەیش و چ هاوپەیمانەکانی خۆیان بۆ زستان ساز نەکرده بوو. ئەگەر زیاتر بمانایەتەوە ئەوا زستان قڕی تێدەخستن. خۆ ئەگەر گەمارۆشیان هەڵوەشاندایەتەوە و بڕۆیشنایە ئەوە هێز و وزەیان نەدەما و لاواز دەبوون. 2. دوژمن ناچار بوو بە تەنگ سوپا 24,000 جەنگاوەریەکەیەوە بێت و ڕۆژانە بە خێویان بکات. لەبەر ئەوە هەتا ڕۆژێک زیاتر بمایەتەوە قەیرانی ئابووری زیاتر ڕووی تێدەکردن. هەر ئەوەندەش کە برسێتی و سەرما و سۆڵە پێکەوە زۆریان بۆ هێنان، ڕەوشەکە ئەوەندەی تر ناهەموار بوو. 3. چاوەڕێ نەدەکرات چیدی لەوە زیاتر هاوپەیمانیەتی بەرەی دوژمن درێژە بچێشێت، چونکە ئەو هاوپەیمانیەتیە لەسەر یەک بناغە ڕاوەستا بوو کە ئەویش بریتی بوو لە هاوبەشیکردن لە دوژمنایەتی پێغەمبەر و کیانی ئیسلام. بۆیە تا دەهات ڕایەڵەی کاری هاوبەش لاوازتر دەبوو، کەچی لە بەرامبەردا موسڵمانان ڕۆژ دوای ڕۆژ بەهێزتر و تۆکمەتر دەبوون. 4. بەرەی دوژمن چەندین سەرکردەی هەبوو
کەسیشیان نەیدەتوانی قسەکانی بدا بە گوێی ئەوانی تردا و وایان لێ بکات گوێ ڕایاڵی بکەن. ئەبوو سوفیان هەر بەناو سەرکردەی سوپا بوو، بۆیە بە تێپەڕبوونی کات ناکۆچی و ململانیەکان قوڵتر دەبوونەوە. 8. نوعایمی کوڕی مەسعود بە نهێنی موسڵمان ببوو. پێغەمبەریش صلی الله عەلەیه وسەلەم ئامۆژگاری کردبوو تا ماوەیەک موسڵمانبوونی خۆی بشارێتەوە، چونکە هەندێک ئەرچی گەورە و هەستیاری پێسپاردبوو. نوعایم کەسایەتیەک بوو تەنانەت قوڕەیش و جوولەکەکانیش ڕێزیان لێدەگرت. پێغەمبەریش صلی الله عەلەیه وسەلەم پێی وتبوو کە جەنگ هونەری تاکتیکە و مۆڵەتی دابوو شێوازی تایبەتی خۆی لە گفتوگۆدا بەکار بهێنێت. ئەوە بۆ ڕۆیشت بۆ لای هۆزی قوڕەیزە و پێی وتن: ئەی هۆزی قوڕەیزە، خۆتان دەزانن من چەندە ئێوەم خۆش دەوێت. وتیان: ڕاز دەکەیت، لە لای ئێمە هیچ تۆمەتێکت لەسەر نییە. وتی: قوڕەیش و غەتەفان وەک ئێوە نین، وڵاتی خۆتانە، سامان و ژن و منداڵتان لێرەیە، ناتوانن دەستبەرداری ببن و بەجێی بهێڵن و ڕوو بکەنە جێگەیەکی تر. قوڕەیش و غەتەفان هاتوون بۆ جەنگی محەممەد و هاوڵانی، ئێوەش پشتگیریتان کردن. ئەوان خاک و ماڵ و منداڵیان لە جێگەی خۆیەتی و بارودۆخیان هاوشێوەی ئێوە نییە. ئەگەر نێچیرێکیان بینی پەلاماری دەدەن، خۆ ئەگەر دەستیان نەکەوت دەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان و ئێوە بۆ ئەو پیاوە بەجێ دەهێڵن. ئەگەر ئەویش بۆتان یەکلایی بێتەوە ئێوە بەرگەی ناگرن. کەوا بێ مەچنە پاڵ قوڕەیش هەتا بارمتەیەک لە پیاو ماقوڵانیان لێ نەسێنن بۆ ئەوەی ببنە جێی متمانەتان. ئەوجا ئەگەر شان بەشانی ئەوان جەنگی محەممەدتان کرد تا کۆتایی پێکەوە بن. ئەوانی ژوتیان: بەڕاستی پێشنیارەکەت پەسەندە. پاشان ڕۆیشت بۆ لای قوڕەیش و بە ئەبوو سوفیان و سەرانی قوڕەیشی وت: ئێوە دەزانن چەندە ئێوەم خۆش دەوێت و چەندەش دوژمنی محەممەدم. شتێکم بیستووە وان بە باشزانی بە ئێوەی بگەێن و ئامۆژگاریتان بکەم، بەس با لە نێوان خۆماندا بمێنێتەوە. ئەوانیش ڕازی بوون. وتی: بزانن کە جوولەکەکان پەشیمانن لەو ڕەفتارەی بەرامبەر محەممەد کردویانە. ناردویانە بۆ لای و پێیان ڕاگەیاندووە پەشیمانین لەو کارانەی ئەنجاممانداوە. ئەو جاوتویانە: گەر لێیان خۆش بێت ئەوە ئامادەن بۆ ڕازیکردنی چەند کەسایەتیەکی دیار لە هەردوو هۆزی قوڕەیش و غەتەفان بە بارمتە بگرن و بیدەنە دەستی تاوەکو بیان کوژن، پاشان لەگەڵی دەبن تا ئێوە ڕیشە چێژ دەکەن. محەممەدیش ڕەزامەندی خۆی بۆ دەربڕیون. جا ئەگەر هاتن بۆ ئەوەی بارمتەی مرۆییتان لێ داوا بکەن، هەرگیز وا مەکەن و کەسیان لەگەڵ مەنێرن. ئەوجا ڕۆیش بۆ لای غەتەفان و هەمان هۆشیاری پێدان. هەرکە جوولەکە داوای بارمتەیان لێکردن، یەکسەر قوڕەیش و غەتەفان وتیان: سوێن بێت قسەکەی نوعایم ڕاز دەرچوو. هەواڵیاندا بە بەنی قوڕەیزە وتیان: بەخوا هیچ کەسی خۆمان تەسلیم بە ئێوە ناکەین. ئەگەر ئێوە دەتانەوێت جەنگ بکەن، فەرمون دەرچنە مەیدانەوە بۆ جەنگ. هۆزی قوڕەیزەش وتیان: کەواتە ئەوەی نوعایمی کوڕی مەسعود باسی کردووە ڕاستە. قوڕەیزە هەر سوور بوو لەسەر داوای بارمتە. قوڕەیش و غەتەفانیش ملیان نەدا و بەو جۆرە خوا نێوانی تێکدان. تەنها چەند ڕۆژێک بوو نوعایم موسڵمان ببوو. جا ئێوە بڕوانن بۆ کارزانی و سەلیقەی سەرداری مرۆڤایەتی صلی الله عەلەیه وسەلەم. ئەوە تا زانی کە نوعایم دەتوانێت هەڵبستێت بەو ئەرکە گەورەیە و شایستەی ئەوەیە. هەروایش بوو نوعایم بە باشترین شێوە ئەرکەکەی بەجێگەیاند. 9. ڕەشەبە و گەردەلوولێکی بەهێز هەڵی کرد و دوژمنی تەواو هەراسان کرد. لەو نێوەندەشدا پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم حوزەیفەی کوڕی یەمانی ڕاستپارد تاکو بچێت زانیاری سەبارەت بە حاڵ و گوزەرانی دوژمن کۆ بکاتەوە. حوزەیفە ڕاستپارێزی پێغەمبەر بوو، بەوە ناسرا بوو کە زۆر بە وردی فەرمانەکان جێبەجێ دەکات. کاتێک سەروەرمان ناردی بۆ ئەو ئەرکە، پێیوت: ئەی حوزەیفە، بڕۆرە ناویان بزانە چی دەکەن، هیچ شتێک ئەنجام مەدە تاکو دەگەڕێیتەوە. حوزەیفە بەنهێنی دزەی کردە ناو چادرەکانیان، تەنانەت هەلی ئەوەی بۆ ڕەخسە ئەبوو سوفیان بکوژێت، چونکە لەو کاتەدا ئەبوو سوفیان پشتی لەو بوو. لە دڵی خۆی داوتی: تیرێکی لێ بدەم و بیکوژم. بەڵام ئامۆژگاریەکەی پێغەمبەری بیرکەوتەوە کە هیچ شتێک نەکات تاکو دەگەڕێتەوە، بۆیە دەستی لەو نیازە هەڵگرت. ئەبوو سوفیان هەر هاواری دەکرد: دەڕۆین دەڕۆین. ئاشکرا بوو کە قوڕەیش و هاوپەیمانەکانی خۆیان ساز دەکرد تاکو بە شکست و دۆڕاوی بگەڕێنەوە.
قورئانی پیرۆز حاڵی پەژمردەیی بێباوەڕانمان بەم جۆرە بۆ وێنا دەکات. ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا. خوا کافرانی تێکشکاند و بە خۆیان و چینە و بغزیانەوە جێڕانیەوە دواوە، هیچ جۆرە خێرێکیان دەست نەکەوت، هەرخوا خۆی باوەڕدارانی لە جەنگ پاراست. جا هەمیشە و بەردەوام خوا بەهێزە و بەدەسەڵاتە. حوزەیفە لە کاتی گەڕانەوەیدا چەند سوارێکی بینی کە مێزەر و پۆشاکی سپیان لەبەردا بوو، بەناو بێباوەڕاندا دەگەڕان. یەکێکیان بە حوزەیفەی وت: بە هاوڵەکەت بڵێ خوا ڕزگاری کرد. کاتێک حوزەیفە ئەو ڕووداوەی بۆ پێغەمبەر جێڕایەوە، سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی: ئەوانە فریشتە بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەردەوامی جڵەوی کاروبارەکانی لە دەستی خۆیدا دەهێشتەوە. بە درێژایی ڕۆژانی گەمارۆ بۆ ساتێک بەرەی جەنگی بەجێ نەهێشت، وەک هەر یەکێک لەوان ڕەفتاری دەکرد، هاوبەشی سوپای دەکرد لە هەموو گرفت و لە ساتە سەختەکانیدا. ئەوەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە سەرکردایەتی ئەو هەمیشە لە لووتکەدا بووە. 11 کۆی شەهیدی موسڵمانان لەو جەنگە سەختەدا تەنها 6 شەهید بوو. 12 پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم لە کۆتایی جەنگدا فەرمووی: الآن نغزوهم ولا يغزونا. ئیدی لەمە و دووە ئێمە هێرش دەکەینە سەریان و ئەوان ناتوانن هێرشمان بۆ بهێنن. پێشاتەکانی ڕۆژگاریش ڕاستی ئەو فەرمایشتەیان سەلماند. هەر کات باسی جەنگی خەندەق دەکرێت، دوو ڕووداوی گرنگ دێتە پێش کە ناکرێت فەرامۆش بکرێن. یەکەمیان بریتیە لە وەفاتی هاوڵی گەورە و سەرداری ئەنسارەکان سعدی کوڕی موعاز ڕەزای خوای لێبێ. ئەوی تریشیان بریتیە لەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی جەنگەکەدا 4 نوێژی فەرزی بە قەزا کردووە. لە ڕووداوی یەکەمدا سعدی کوڕی موعاز شانی بریندار بوو، خوێنی نەوەستایەوە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بایەخی تەواوی پێدا و لەناو مزگەوتدا دەوارێکی بۆ هەڵدا و بەردەوام سەری لێدەدا. خەڵکی تریش سەردانیان دەکرد و لەگەڵی دەمانەوە، چونکە لەو کاتەوەی موسڵمان ببوو بۆ تەنیا جارێکیش لە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم گیان نەبووبووەوە. لە دیدی سەروەردا سعد کەسایەتیەکی نایاب و دانسقە بوو، بۆ یەکاتێک وەک داوەر لە پرسی هۆزی قوڕەیزەدا دەستنیشان کرا، بە برینداری بەسەر کەژاوەوە هێنرا. جارێکی دیکە پێشتر جارێک کە سعد کوڕی موعاز هاتبووە نێو کۆڕی پێغەمبەرەوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشتر بە خەڵکەکەی فەرموو: قوموا إلى سيدكم، لەبەر گەورە و سەردارتان هەستن. لە بەڕێزی سعدی کوڕی موعاز ئەو کەسانەی کە لەوێ بوون هەستانە سەر پێ. سعد هەرگیز درێغی نەکرد لە وەفاداری و دڵسۆزی، بەو ئیخلاس و ئەمەکەوە ژیە، هەر بەو جۆرەش ڕۆحی پاچی سپارد. هەر سعد بۆ ڕۆژێک بە پێغەمبەری وت: سیلەی ڕەحمی چێ دەگەیەنیت بگەیەنە، پەیوەندی لەگەڵ چێدا دەبڕیت دایبڕە، دوژمنایەتی چێ دەکەیت بیکە، ئاشتی لەگەڵ چێ بەرپا دەکەیت بیکە، چەندت دەوێت لە سامانمان وەری بگرە، چەندە سامان دەبەخشیت، ئارەزووی خۆتە پێمان ببەخشە، ئەوەی لێمان وەردەگریت لەوە پێمان خۆشترە کە بۆمان بەجێ دەهێڵیت. هەر فەرمانێک دەفەرموویت بیفەرموو، ئێمە شوێن فەرمانت دەکەوین. سوێن بە پەروەردگار، ئەگەر بڕۆیت هەتا غیمادیش لەگەڵت دەین. لە دوا هەناسەکانیدا دوعای دەکرد و دەیفەرموو: پەروەردگارە، خۆت دەزانی چەندە حەزم لە جیهادە لەگەڵ ئەوانەی پێغەمبەرەکەی تۆیان بە درۆ خستەوە و دەریان کرد. خوایە، من پێم وایە ئیدی جەنگت لە نێوان ئێمە و ئەواندا نەهێشتووە. جا ئەگەر شتێک لە جەنگی قوڕەیش ماوە، ئەوە بمهێڵەوە بۆی هەتاکو لە پێناوتدا تێبکۆشم. خۆ ئەگەر جەنگی شت لە نێوانماندا نەهێشتووە، ئەوە شەهیدیم بە نسیب بکە. هەروەها ڕۆحم مەچێشە هەتا چاوم بە شکستی هۆزی قوڕەیزێش دەکەوێت. ئەوە بوو بەو برینەی لە جەنگی خەندەقدا پێی بریندار ببوو، شەهید بوو. ئەو بۆ گەیشتن پەلەی کردبوو لە گەیشتن بە جەنگدا و
بەهۆی ئەوەی کە زرێپۆشەکەی بەری بۆی بچووک بوو شانی لە دەرەوە مابووەوە. تیرێکی بەدبەخت بەر ئەو شانەی دەکەوێت و برینداری دەکات، برینێک کە سینەی ئێمەشی بریندار کردووە و پاشان بەهۆیەوە بەرەو لای پەروەردگاری گەڕاوەتەوە. جەنگ کۆتایی هات و پێغەمبەریش سەڵ الله عەلەیه وسەلەم گەڕایەوە بۆ ماڵەوە. بەڵام هەر کە قاچی خستە ئەو دیو دەرگە یەکسەر جوبرائیل دەرکەوت و لێی پرسی: ئەی پێغەمبەری خوا، ئەوە چەکت داناوە؟ ئەویش لە وەڵامدا فەرمووی: بەڵێ. ئەوجا جوبرائیل فەرمووی: بەڵام فریشتەکان هێشتا چەکیان دانەناوە، ئێستاش تەنها بۆ ڕاوەدونانی ئەو هۆزە گەڕاوینەتەوە. ئەی محەممەد، خوا فەرمانت پێ دەکات کە بڕۆیت بۆ وێزەی هۆزی قوڕەیزە. دوا بەدوای ئەوە پێغەمبەر سەڵ الله عەلەیه وسەلەم فەرمانی کرد ڕاستەوخۆ بەرەو قوڕەیزە بکەونە جوڵە. جا بۆ ئەوەی بایەخی ئەو هەڵمەتەیان بۆ ڕوون بکاتەوە فەرمانی پێکردن نوێژی عەسر لەوێ بکەن. هۆزی قوڕەیزە بەتایبەت لە کاتی جەنگی خەندەقدا ناپاچیان بەرامبەر موسڵمانان نواندبوو، ویستبوویان لە پشتەوە خەنجەریان لێ بدەن. ئەوە بوو ویستیان دەستدرێژی بکەنە سەر ئەو پەناگەیەی ئافرەت و منداڵی مسڵمانانی لێبوو، بەڵام هەلی ئەوەیان بۆ نەڕەخسا. ئەگەرچی پەیمان و ڕێککەوتنیان لەگەڵ پێغەمبەردا سەڵ الله عەلەیه وسەلەم بەستە بوو، بەڵام پەیمانیان شکاند و جاری جەنگیاندا دژی مسڵمانان. تاوانکاریان هەر بەوەوە نەوەستا، بەڵکو قەڵاو سەنگەرەکانیان خستە سەرپشت بۆ پەنادانی نێیارانی ئیسلام، بەتایبەت حەویەی کوڕی ئەحتەب کە یەکێک بوو لەوانەی لەلایەن مسڵمانانەوە دوور خرابووەوە. لە ڕاستیدا ئەم ڕەفتارەیان پەیمانشچێنیەکی ئاشکرا بوو. سەرباری هەموو ئەوانەش خۆ ئەگەر ئەو کاتەی پێغەمبەر سەڵ الله عەلەیه وسەلەم چوو بۆیان داوای لێبوردنیان بکردایە، لەوانە بوو چاوپۆشی لێ بکردنایە، چونکە ئەو هەمیشە لایەنداری ئاشتەوایی و پێکەوە ژیان بوو، کەچی ئەوان هەڵوێستی دوژمنکارانەیان دژی مسڵمانان گرتە بەر لەبەر ئەوەی بەدخوازی لە ناو کڕۆکی دڵیان هێلانەی کردبوو. بۆیە کاتێک دەستیان لە هەموو شتێک دەرچوو خۆیان دا بەدەستەوە، بەڵام بە مەرجێک کە سەعدی کوڕی موعاز ببێتە دادوەر لە نێوانیاندا. پێغەمبەریش سەڵ الله عەلەیه وسەلەم ئەو مەرجەی قبول کردن. سەعدی کوڕی موعاز لەسەر جێگەی نەخۆشی هەڵسا و بە سواری وڵاغێک هات بۆ ئەو جێگەیەی کە چاوەڕوانیان دەکرد. پێغەمبەر سەڵ الله عەلەیه وسەلەم پێی فەرموو: ئەوانە بە حوکمی تۆ ڕازین. ئەویش حوکمی تەوراتی بەسەردادان، پیاوانیان بکوژرێن و سامانیان بەش بکرێت و ژن و منداڵیان بەدیل بگیرێن، هەردوو لا هیچیان بۆ نەمایەوە جگەلەوەی بڕیارەکە قبول بکەن. ئیتر بەو جۆرە مەدینە لەسەر کەناری هەڵدێرێکی ترسناک گەڕایەوە و ئارامی و ئاسایش باڵی کێشایەوە بەسەر شارە ئارامەکەدا.